Elizabeth Lee, VOA News, Los Angeles. بخير هاتن كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن نها هشتي سبيدا رجع دشمية كورت كونكشن لسر بلاتفورم دنجي أمريكا وستلايتا NRT تي واشاندن بهيفيا دمن خوش من داخل الشمو هيرو زنجنا خۆپشاندانەکان لە ئێران بەردەوامن. گروپەکانی مافەکانی مرۆڤ دەڵێن ئێران بەردەوامە لە سەرکوتکردنی خۆپشاندەران. لە نیویۆرک مەراسمێکی مۆمداگیرسان بۆ ڕێزلێنان لە گیانی ژینە ئەمینی بەڕێوە دەچێت و لە عێراقیش هەوڵەکان بەردەوامن بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوو. ئەمانە بەشێکن لە بەرنامەی ئەمڕۆمان. هەڵاوسان یان ئەنفلاسیۆن لە تورکیە بلند دەبە ئەمێ بەرێ خوا بدن کە وێنە چەندێ کاریگەریە ڕاستەوخوا کریە سەر خەڵکی عادەتی. گروپەکانی مافەکانی مرۆڤی ئێران ڕادەگەیەنن لە کاتێکدا ئێران بەردەوامە لە سەرکوتکردنی ئەو ناڕەزایەتیانەی کە بە سەرکردایەتی ژنان دژ بە مەرگی ژینە ئەمینی لە سەرانسەری وڵاتەکە سەری هەڵداوە زیاتر لە 92 کەس هەتا ئێستا کوژراون. خۆپشاندانەکان پێ لە سێهەمین هەفتە دەنێن و ڕۆژی یەکشەمەش سەرۆکی ئێران ئیبراهیمی ڕەیسی گوتی دوژمنانی ئێران سەرکەوتوو نەبوون لە پیلانگێڕەکانیان. ژینە ئەمینی کچە کوردی تەمەن 22 ساڵان لە 16 مانگینۆدا گیانی لەدەستا پاش ئەوەی بەهۆی گوایە ڕەچاونەکردنی حیجابی زۆرەملێ لەلایەن پۆلیسی ڕەوشت یان گەشتی ئیرشادەوە لە تاران دەستگیر کرابوو. ئەمەش بۆ هۆی ناڕەزایەتێکی سەرتاسەری و گەورەترین نائارامی لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا لە ئێران دروست کردووە. جگە لە ناو ئێران لە نزیکەی 150 شاری سەرانسەری جیهانیشدا خۆپشاندان بۆ پشتیوانیکردن لە ژنانی ئێران ئەنجام دراوە. محمد أميري مقدم ربابر رخستيا مافن مروفين إيراني رجدي لجواكا نفنتوي كره تاكو بينغافان لدجي رجيم كومارا إسلامية إيراني بافي جنو قد جي أو رجيم تاوانا لدجي مروفاتي أنجام ددا لقورا هجمارين كاتين دستي رخستيا مافن مروفان دشانز دا روجين نرازيبون دجي كشتنا جينا أميني دا لإيراني هطانها بكيمينو تدو خو بشاندر هاتنا كشتن برين هاجي رخستيا یا لی خوشبونا نفنتوی یاکو بنگه لندنی گوت یاکو 53 کس هاتنا کشتن لی آژانسا نوچین فارس دبیجا لحفتیا بوری 6 کس هاتبون کشتن جبلی ویجی رژیم اسلامی ایرانی راستی آلوزین اولیه دبا لباشور روشلاتا ولات لروجا اینجی لزاهیدان پایتخت پاریزگاه سیستان و بلوچستانی پنج نوبادارن شورشا اسلامی دشاراندا دگل کومک چکداران هاتن کشتن رخستیا مافن مروفن ایرانی یا بنگهل اوسلو جزاری خلکی خوجی راگاند یکو چلو یک کس دشارن روژین اینی دا لوی هریمه پرانیاما یاکو پرانیاوال مسلمان سنینا هاتبون کشتن. میدیا کۆمەڵایەتەکان دووە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاویان کردوتەوە ڕۆژی یەکشەمە پێکدادان لە نێوان هێزە ئەمنیەکانی ئێران و خوێندکاران لە زانکۆیەکی دیاری شاری تاراندا ڕوویداوە. ئەمەش لە دوایین نیشانەی سەرکوتکردنی کوشندەیە بۆ سەر ناڕەزایەتیەکانی سەرانسەری وڵاتەکە. گرتە ڤیدیۆکانی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بڵاو دەکرێنەوە نیشان دەدات خەڵکی لە دەرەوەی زانکۆکە بڵاو بوونەتەوە و دروشم دەڵێنەوە. لە ڤیدیۆکەدا دەرکەوتووە چەند کەسێک کە لەسەر پردێک وەستابوون ڕوویان لە شەقامەکە کردووە و هێرشی زارەکی دەکەنە سەر پۆلیسەکانی کە لە خوارەوەن لە کاتێکدا دەنگی تەقە لە دوورەوە دەبیسترێت. ئاژانسی ڕۆیتەرز توانی شوێنی ڤیدیۆکە لە بینای زانکۆکە پشتڕاست بکاتەوە و شێوازی ڕێگاکەیە کە لە گرتە ڤیدیۆکەدا بینراوە لەگەڵ وێنەی فایلەکانی ناوچەکەدا دەگونجێت. ڕۆیتەرز نەیتوانیوە بە شێوەیەکی سربەخۆیانە پشتڕاستی ئەو بەروارە بکاتەوە گەرکردە ڤیدیۆکەی لێگیراوە. خوێندکاران لە چەندین زانکۆی سەرانسەری ئێران لە ڕۆژی یەکشەمە خۆپشاندانیان سازا لە کاتێکدا خۆپشاندانی چەندین لە شارەکانی ئێران بەردەوام بوو لە ناویاندا تاران، یزد، کرماشان، سنە، شیراز و مەشهەدیش. دروشمی خۆپشاندەرانیش جگە لە ژن ژیان ئازادی بریتین لە سەربەخۆیی ئازادی مەرگ بۆ خامنەیش.
سەرۆکێ پەرلەمانی ئیرانی دەبێژە ڕەنگە ئەف نەڕازیبوونێن لە هەمبەر کوشتنا ژینە ئەمینی دێگەتیگاهەکە پۆلیسێن ئەخلاقی ئیرانێدا ببنە بەرسینگرتنە ڕاستەوخوا یا دەسەڵاتداران دی ئیرانێدا. محەممەد باقر قالیباف ڕژدی لە هێزن ئەو لەهی کریە هەتاکو بە ئاوایەکی تند سەرەدەریە دەگەلوان کەسان بکن و بگۆتناوی زێدەگاڤیان دەکەن سەر ئەو لەهەیە وڵاتیان دێجیڤینەکە ڤەکریە پەرلەمانیدا قالیباف دەبێژە ڤان خۆپیشاندانان نەیارین ئیرانی هاندانە هەتاکو فشارەخوا لەسەر گەلێ ئیرانی زێدە بکن. پشتی مرنا ژینە ئەمینی حکومەتە ئەمریکا تۆلا و جزا دانین سەر سازیên یان سازیە بناوێ پۆلیسی ئەخلاقی ئیرانی و هەلوەسا ڕێدارên چەند سازیên دیژی. هەروکو ئاماژەمان پێکرد لە چەندین شار و شارۆچکەی ئێران خۆپیشاندانی ناڕزایەتی بەردەوامە سەرباری سەرکوتکردنێکی زۆری خۆپیشاندەران لەلایەن هێزەکانی یاساییشەوە. با ئێستاش چەند دیمەنێکی خۆپیشاندانەکانی ناو ئێران ببینین. عرب ئەوانش دیمەنی خۆپیشاندانەکانی ناو ئێران بوون. بۆ زانیاری زیاتر لەسەر خۆپیشاندانەکانی کە ئێستا لە ئێران بەڕێوە دەچن و سەرکوتکردنەکانی خۆپیشاندەران لەلایەن پۆلیسەوە دەچینە لای هاوکارمان فەرهاد فەلاحی. فەرهاد ماندوو نەبیت، زانیاری نوێ چی هەیە لەسەر خۆپیشاندانەکانی ناو ئێران؟ هێرۆم کاتتان باش لە نوێترین هەواڵ و نوێترین پێشهاتە هێرۆ ئەوەی کە زۆربەی چاودێرانی بارودۆخی ئێستای ئێران چاوەڕێ بوون ئەمڕۆ ڕۆژی دووشەمە سەلەبەینی ڕۆژی دووشەمە بە کاتی تاران ڕوویدا. ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران عەلی خامنەیی لە وتارێکیدا کە بۆ دەرچوانی زانکۆی لەشکەری ئەو وڵاتە لە وتارەکەیدا پێشکەشی کرد وەکو هەموو جارێکی تر ئاماژەی بەوە کرد کەم خۆپێشاندانانە ئاراستەکانیان لە نێوان لایەن ئەمریکا و ئیسرائیل و بە وتەی ئەو وڵاتانی پێشکەوتوانی ئەو دوو وڵاتە دێ عەلی خامنەیی هەم دیسانە وەکو هەموو جارەکانی تر ئاماژەی بەوە کرد کە ئەمە بیانوویەکە بۆ ئەوەی کە لە نێو ئێرانە بە وتەی ئەو ئاژاوە گێڕی هەبێت نائەمنی هەبێت. عەلی خامنەیی هەروە لە وتارەکانیدا هێرشی کردە سەر خۆپێشاندەران و خۆپێشاندەرانی بە هەندێک لە منافق و جودایی خواز و لایەنگرانی سەڵتەنەت تەڵەبەکان و هەروە ئەندامانی ساواکی ڕێکخراوی ساواک کە ڕێکخراوی پێشووی ئەمنی ئێران بوو لە کاتی شای پێشووی ئێران. عەلی خامنەیی لە وتارەکەیدا ئاماژەی بەوە کرد کە ئەمریکیەکان
زۆر خۆشحاڵن بەوەی کە ئەم ڕووداوانە ڕوەدات وەتوانن بەکاری بێنن هێرشی کردە سەر خۆپێشاندەران و پشگیری خۆی دووپات کردەوە بۆ هێزانیەکان لە ئێران بۆ ئەوەی کە بەردەوام بن لە سەرکوتکردنەکەیان هێرۆ ئەمە زۆر گرنگە بۆچی گرنگە ئەم بێدەنگیشکاندنەوەی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران عەلی خامنەی لە دوای ئەوە کە لە ماوەی 43 ساڵی ڕابردوو بە بەردەوامی و لە دوای هەر چەشنە سەرهەڵدانی هەر چەشنە خۆپێشاندانێک لە ئێرانە عەلی خامنەی دەرئەکەوت لە نوێژی هەینی هەفتەیەک پاش ڕووداوەکان و سەرهەڵدانەکان و خۆپێشاندانەکان و ڕاستەوخۆ هێرشی کرد و هێرشی کردە سەر خۆپێشاندەران و پشگیری هێزانیەکانی کرد ئەمە خاڵێکی گرنگە لەبەر ئەوەی کە ئەبێ هەمومان بزانین کە لەمڕۆ بە دواوە و بەوەی بەم وتارەی کە ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران عەلی خامنەی پێشکەشی کرد سەرکوتەکان لە ئێران زیاتر دەبن و بێڕەحمانەتر هێزانیەکان هێرش دەکەن لەسەر خۆپێشاندەران. فەرهاد دەزانین کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو زیاتر خۆپێشاندانەکان زانکۆکانی ئێرانی گرتوتەوە زانیاری نوێ لەسەر ئەمە چی هەیە؟ بەڵێ هێرۆ ڕەنگە تۆ بینەرانی دەنگی ئەمریکایش ئاگادار بن ساڵی خوێندن لە ئێران هەفتەیەک پێش ئێستا دەستی پێکردو ینی ئەمە وەکو ڕوتی هەموو ساڵێکە کە هەفتەی یەکەمی پاییز بە ساڵی هەتاوی ئێران کە یەکی مێری پێڵێن خوێندن دەست پێ ئەکات هەڵیاندا خوێندنەکان ئەم ساڵ بەهۆی دو ساڵی ڕابردوو بەهۆی پەتای کۆرۆناوە ئانلاین بەڕێوە بچێ بەڵام کە پەتای کۆرۆنە لەوێ کەم بووە خوێندکارانی زانکۆکان گەڕانەوە و ئەمەش مەترسیەکی زۆری بۆ کاربەدەستانی کۆماری ئیسلامی دروست کرد لەبەرچی لەبەرەوەی کە لە دەستپێکی شۆڕشی گەلان لە ئێرانەوە لە ساڵی 1970 زاینی زانکۆکان لە ئێرانە سەرچاوی هەر چەشنە سەرهەڵدانێک و ناڕزاییەک بوون لە ئێرانەوە ئەمە لە ماوەی دووسێ ڕۆژی ڕابردووە ئەیبینین کە چەندە زانکۆکان و خوێندکاران لە زانکۆکانی ئێران بە بەربەڵاوی خۆپێشاندانیان کردو ناڕزاییان دەبڕێەوە. فەرهاد باس لە هەواڵمان هەبوو لەسەر زانکۆی شەریف لە تاران کە پێکدادان لە نێو خوێندکاران و هێزەکانی ئاسایش لەوێ ڕوویدا بوو. جا دەمەوێت بزانم گرنگی ئەم زانکۆی لە چیە؟ زۆر باز لە گرنگی زانکۆی شەریف ئەکرێت لەوێ. بەڵێ هێرۆ زانکۆکانی تاران بە گشتی گرنگن زانکۆی تاران و زانکۆی شەریف کە نزیکن هەر لەسەر یەک شەقامەکەون شەقامی ئینقلابی پێڵێن لە تارانە. شەریف بۆچی گرنگە؟ شەریف زانکۆی تەکنۆلۆژیای ئێرانەوە زۆربەی بلیمەتەکان ئەتوانم بڵێم لە ئێران و کە لە ئێرانیش دەرکەوتون لەو زانکۆ خوێندویانە سەرهەڵدان لە زانکۆیەک وەک زانکۆی شەریف زۆر گرنگە بۆ کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێران لەبەر ئەوەی کە تەنانەت ناوی زانکۆی سەنعەتی شەریف لە هەموو ئێرانە وەکو یەکێک لە باشترین و ڕێکوپێکترین زانکۆکانی ئێران ئەتوانێت ئاگری ئەم خۆپێشاندانانە گڕتر بکاتەوە هەروە کە دوێنێ لە دیمەنەکان بینیمان هێزانیەکان چواردەوری زانکۆکەیان گرتبوو نیانێشت و هێرشیان کردە سەر خوێندکارانی زانکۆکە بەوەیش کە وەزیری پەروەردەی کۆماری ئیسلامی سەردانی زانکۆکەی کرد بەڵام هێرشەکان بەردەوام بوون خوێندکاران دروشمیانەدا خۆپێشاندانیان ئەکرد ڕێژەیەکی زۆر لە خوێندکارەکان لە زانکۆی شەریف دەست بەسەر کراون و هەتا ئێستا هیچ زانیاریەک لەسەر ژیان و شوێنی مانەوەیان نییە. بەڵێ فەرهاد هەرچەندە کاتمان کەم ماوە بەڵام دەمەوێت بزانم ڕەوشی شارە کوردیەکان چۆنە لە ئێراندا ئێستا؟ بارودۆخەکە تا دێ خراپترە بێ لە هەرێمە کوردیەکان و ئەو شارانەی کە دەکەوێنە هەرێمە کوردیەکان لە ئێران هێرۆ بە گوێرەی دوایین زانیاریەکان کە بەدەستمان گەیشتون بەدەست بەشی کوردی دەنگی ئەمریکا هەتا ئێستا ڕێژەی کوژراوەکان گەیشتونەتە 18 کەس لە هەرێمە کوردیەکان لە ئێران و زیاتر لە 2000 کەس دەست بەسەر و بێسەر و شوێن کراون. ئەمە خاڵێکی گرنگە لە خۆپێشاندانەکانی ئێران هەروە کە ئەزانی لە هەرێمە کوردیەکان بوو کە یەکەم جار خۆپێشاندانەکان سەریان هەڵدا بڵاوەیان پێکرا لە نێو هەموو شارە جیاجیەکانی ئێران و لەوێش هێرو ئەمەوێ ئاماژە بەوە بکەمەزانم کاتمان زۆر کەمە بڕان و داخستنی ئینتەرنت سنووردارکردنی ئینتەرنت بە تایبەتی لە هەرێمە کوردیەکانە وای کردووە کە دەنگی کوردان لەو شوێنانە بە دەرەوە نەگات. من بخۆم کە هەوڵم داوە پەیوەندی بکەم زۆربەی تۆڕە کۆمەڵایەتیەکان وەک واتساپ وەک ئینستاگرام وەک تویتر وەک فەیسبوک ئەمانە داخراون بە تەواوەتی فیلتر کراون تۆ هەتا ناتوانی پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ ناوخۆی ئێرانەوە بکەی
تەنیا ڕێگەی پەیوەندیکردن بە تەکست نووسینە یان ئەوەی کە دەنگی خۆیان تۆمار بکەن و بۆمان بنێرن ئەمە بەهۆی ئەو بارودۆخە خراپەیە کە لەسەر ئینتەرنێت لە ئێران هەیە هێرۆ. بەڵێ فەرهاد فەلاحی زۆر سپاس. سپاس بۆیەوە. ئەو دناف ئیرانیدا لێ ئیرانیین دیاسپۆرا و پشتەوانên wan li seranserî cîhanê jî hevsoziya xwe lê tevgera gelê Îranê diyar dikin û bi wan re beşdarî xwepêşandanan dibin. Ev vîdeo ji Fransa, Tirkiye, Lubnan û Qubrısê gihane me. دقیقا اسم حزب نمیدونم. امروز حزب سبزها یه چیزی رو We are fighting for those geniuses, refugees who must choose between freedom and their homeland. We are fighting for those 176 passengers, more than just hashtags. And if I go, please be the voice. لهرما کوردستان عێراقی دبستانێک jî ketibû ber êrişa roja çarşemê bi dronan li ser partên siyasî Kurdên Îranê di herêmê da û çend xwendkartê de birîndar bûn. Ji wê xwendingehê me ev raport gehaya Kurd Connection. خوێندنگای ڕۆژهەڵاتی بنەڕەتی یەکێکە لەو شوێنانەی بەهۆی هێرشەکانی ئێران بۆ سەرلایەنە سیاسیە کوردەکانی ئەو وڵاتە لە نێو هەرێمی کوردستاندا زیانێکی زۆری بەرکەوتووە. ئەوەی کە دەبین یەکێک لەوانەی کە بۆمبی بەرکەوتووە ئەو مەکتەبەیە کە 180 تا 200 مناڵ لێرە دەرس دەخوێنێ سەرەتا کە بۆمبەکان کەوتونە خوارێ یعنی هەتا لە نزیک ئێرە کە دەوێتی مناڵەکان هەر لەو کابینەتدا بوون کە ئێوە پێشتر دیتانە بەڵام کەوا نزیک بوون مناڵەکانیان لێرە ڕاگواستووە. لەو هێرشانەدا 18 کەس گیانیان لەدەستدا و ژمارەیەکی تریش بریندار بوون. بە پێشایەت حاڵەکان دەیان منداڵیش لەم خوێندنگایە کە تایبەتە بە منداڵانی پێشمەرگەکانی حزبی دموکراتی کوردستانی ئێران لە کۆیە بریندار بوون. دیکە مناڵەکان دێن هندێکیان دەرباز دەکەن و هندێکیشان لێر دەبن ئەو کات بۆمبەکە لێردا لە مەکتەبەکە. هێدی 20 تا 30 کەس لەو مناڵانە بریندار دەبن سەر و چاویان دەشکێ. ئەوە مەسەلەی برینداربوونەکە ڕەنگە بەشێک بێ بەڵام بەشە دەرونیەکەی بۆ مناڵەکان زۆر خراپ بووە کاریگەری زۆر خراپی هەبووە. ڕێکخراوەی یونسفی سەربەنەتەوە یەکگرتووەکان سەرکۆنەی هێرشەکەی کردووە و دەڵێت هێرشکردنە سەر منداڵان و قوتابخانەکانیان جێ قبولکردن نییە و دەکرێت ئەمە پێشلکردنێکی مەترسیداری مافەکانی منداڵان بێت. قوتابخانەکان دەبێت هەمیشە شوێنێکی پارێزراو بن بۆ هەموو منداڵێک کە لەوێ منداڵان بتوانن فێر ببن و یاری بکەن و گەورە ببن. ئەی دەستپێکردنی هێرشەکە من گەیشتمە خوێندنگە بەڵام کوتیان کەس لە خوێندنگە نەماوە بەرەو دەشتەکە ڕۆیشتون. ئیدی منیش بەرەو ئەوێ ڕۆیشتم کە لە گردی یەکەم سەرکەوتم جانتایەکی پەمەی ڕەنگم دیکەی خوێندکارێکی کچی خوێندنگەکەمان بوو ئەو دیمەنە زۆر بۆ من ناخەژێن بوو جانتاکەم هەڵگرت و بەرەو نێو بەردەکان ڕۆیشتم چکە دەمزانی ئەوێ وەک پەناگە بەکاردێنن منداڵەکان وە لەگەڵ مامۆستاکانی دی لەوێ منداڵەکانم دیتەوە کە یەکەم سات ئەوانم دی لە پشت سەرمەوە گوێم لە دەنگەکان بوو بووە 2 دەنگ و 3 دەنگی دیزانیمەوە هێرش بەردە.
هەر دەست بەجێ و پاش ڕووداوەکە سوپای پازەرانی کۆماری ئیسلامی ئێران بەرپرسیارەتی هێرشەکەی لە ئەستۆگرت. تاران پارتە سیاسیە کوردەکانی ئێران کە بنکەیان لە هەرێمی کوردستانە تۆمەتبار دەکات بە هەندانی ئەو نائارامیانەی بەهۆی ناڕەزایەتی دەربڕین لە مەرگی ژینا ئەمینی ئێرانی هەژاندووە. لە هێرشەکانی ڕۆژی چوارشەمەی هەفتەی ڕابردوو جگە لە قەڵای دیموکرات لە کۆیە بنکەکانی هەردوو کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان و کۆمەڵی شۆڕژێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە زڕگوێزی نزیک شاری سلێمانی و بنکەی پارتی ئازادی کوردستان پاک لە شێراوای نزیک پردێکرانە ئامانج. فەرهاد فەلاحی، دەنگی ئەمریکا. چالاکوانانی بنکە لە نیویۆرک کە مەراسمێکی مۆمداگیرستانیان لە پارکی گۆڕەپانی واشنگتن بۆ ڕێزگرتن لە گیانی ژینە ئەمینی سازدا. پامنێرمان سینان تونجمیر لەوێ ئامادە بوو ئەم راپۆرتی ئامادە کردووە. لە باژارێ نیویۆرکê ji bo jina Kurd Jîna Amînî dibin baranê de çalakiyek hate lidarxistin. Di çalakiyê de duruşma jin jiyan azadî pirtir hate gotin. û her wiha mirovên ku beşdarê çalakiyê bûn hina xaftin jî kirin. Di vana xaftinan da peyama piştevaniya çalakiyên ku li Îranê tên lidarxistin hate dayên. Ewiliya spasiya xwe ji bo femînîstat gem li wêrê. Ew dibînin ku ev xwepêşandanên berdewam mezin dibin ji aliyê jinên Kurd ve destpêker. Bibînin di gulanan da duruşmê jin jiyan azadî tê bihîstin. Ev duruşim ji têkoşînê jinên Kurd ve derketiye holê. Özlem Güner jî got ku ew wek jinên Kurdan tu cudatiyê naxin di navbera jinên netewên cuda. Lê divê ev jî were dîtin ku Jîna Amînî Kurd bû û li hember Kurdan zext û zordarî zêdetir tê kirin. Binerin, wek mînak li Îranê hejmara Kurdan di nav nüfusa Îranê de ji sedî de he. Lê dema ku em li girtîgehan dinerin, hejmara Kurdên girtiyên siyasî ji sedî 45 e. Li bajarin ku Kurd têda dijîn, xwediyek gelek pirsgirêkanin. Bû nimûne, kar dîtin pir zehmet e û tund û tijiya leşker û polîsan zêdetir e. Ev jî nîşan dide ku li Îranê berê pirsgirêk hene, lê ev pirsgirêkane ji bo Kurdan bi taybetî jî ji bo jinên Kurd du qat zêde ne. Di çalakiyê de hin çalakvanan jî gotin ku Jîna Amînî ne tenê ji ber ku jin bû hate kuştin. Ango Jîna Amînî ji ber ku jinek Kurd bû hate kuştin. Ew hemû tê gotin bi gotina me jin jiyan azadî. Me azadî divê jina hemûşkare li vê dinyayê ne bes jinê Îranî ne bes jinê Kurd me divê li Efxanistan, jinê Aşûrî, li beledê me hemû yani dîm çaxê herb hene, çaxê diktatör hene jin gelek te'thîr li wan divê. Yani iş beşer hemû bêhtir. Bes xas jinê like minorities. Jîna ne bes kuştin ji ber jinek bû. Wê kuştin ji bera Kurd bû. Vêca ev tiştekî gelekî muhim em fêhm bikin. Her wiha di xwepêşandanê de bal hate kişandin ser piştevaniya jinên navneteweyî. Sinan Tunçdemir, Dengê Amerîka, New York. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. لە عێراق چوارچێوەی هەماهەنگی هەوڵەکانی بۆ پێکهێنانی حکوومەت چڕ کردوێتەوە لە کاتێکدا کە بێدەنگی بە گوتاری سیاسی ڕەوتی سەدرەوە دیارە. بۆ زانیاری زیاتر دەچینە لای پامنێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیان. دڵشاد ماندوو نەبیت ڕەوتی سەدر بۆچی بێدەنگە؟ ئایا هیچ ڕێککەوتنێک کراوە؟ بێگومان هێرۆ ئەوەی کە ڕوونە تاکو ئێستا کە چوارچێوەی هەماهەنگی هەوڵەکانی بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق چڕ کردوێتەوە، بەڵام ڕەوتی سەدر بە خیتابی سیاسیەوە دیارە کە بێدەنگی هەڵبژاردووە و پێرێ خۆپشاندانی تشرینیەکان ڕژانە سەر شەقامەکانی عێراق کە چاوەڕوانەکرا ڕەوتی سەدر تێکەڵ بە خۆپشاندانەکان بن و هەوڵ بدەن کە خۆپشاندانی تشرینەکان بقۆزنەوە و
و لەو ڕێگەیەوە ناڕزایەتەکانی خۆیان بگەێنن. بەڵام لایەنگرانی ڕەوتی سەدر زۆر بە کەمی بەشداری خۆپیشاندانی تشرینەکانیان کرد. بەپێی ئەو بەدواداچوونانەی کە ئێمە کردومانە لەسەر ئاستی باڵای مەزهەبی بە تایبەتی کەسایەتە شیعە دیارەکانی دەرەوەی عێراق پەیوەندی بە موقتەدا سەدرەوە کراوە و داوای لێ کراوە کە بوار بدات بۆ پێکێنانی حکوومەتی عێراق لەلایەن چوارچەوەی هەماهەنگیەوە لە بەرامبەردا بەشێکی زۆر لە خواستەکانی بەهەند وەربگیرە. ئەگەرچی سەدر بە پێی زانیارە سەرەتایەکان ڕازی بووە بەم خواستە، بەڵام هێشتا ڕوون نییە ناوەڕۆکی داواکاریەکانی سەدر کە بەڵێنی جێبەجێکردنی پێدراوە چین ئەو داواکاریانە، بەڵام ئەوەی کە ڕوونە سەدر بێدەنگی هەڵبژاردووە ڕەنگە ڕازی بوو بێ. ئەگەرچی سەرکردەکانی چوارچەوەی هەماهەنگی هەندێکیان پێیان وایە کە سەدر ڕەنگە لە هەر ئان و ساتێکدا بێ پاشگەز بێتەوە لەو بەڵێنانە، بەڵام تاکو ئێستا ئەوان هەنگاوی خۆیان هاویژن و سەدریش بێدەنگە. بەڵێ دڵشاد مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ئەمڕۆ سەردانی هەولێری کرد. ئایا سەردانەکەی تەنها بەشداریکردن بوو لە ساڵیادی کۆچی دوای جەلال تاڵەبانی سەرۆکی پێشووی عێراق یان پەیامێکی پێبوو؟ هێرۆ بەشداریکردنی یاخود سەردانیکردنی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بۆ هەولێر بەڕووکەش و بەڕواڵەت بۆ بەشداریکردنە لە ساڵیادی کۆچی دوایی جەلال تاڵەبانی سەرۆکۆماری پێشووی عێراق، بەڵام هاوکات لەگەڵ سەردانەکەیدا بەشێک لە بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان سەرکردە باڵەکانی پارتی دیموکراتی کوردستانی بینیوە و کۆبوونەوەی لەگەڵا کردوون و سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی بینیوە. بەپێی ئەو زانیارانەی کە ئێمە دەستمان کەوتووە لە پاڵ سەردانەکەیدا کە ئامانجلەی بۆ بەشداریکردن بووە لە ساڵیادی کۆچی دوای تاڵەبانیدا، بەڵام لەگەڵەوەشدا هەوڵەکانی بەو ئاراستەیە کە دەیەوێت پەیوەندیەکانی دەمەزەرد بکاتەوە و دەیەوێت پەیوەندیەکانی جارێکی تر پیا بچێتەوە، چونکە کازمی هەتاکو ئێستا سەرباریەوەی کە شیعەکان محەممەد شیع سوودانیان کاندید کردووە، بەڵام کازمی هێستا ئومێدێکی کەمی ماوە و ئیش لەسەر ئەو ئومێدەکە. لە بەرامبەریشدا ئەگەر لە ڕاگەیاندنەکانەوە متابعە بکەین دەبینین بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستانیش جیاوازتر و زۆر بە گەرم و گوڕانە پێشوازیان لە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراقی کرد و دیارە ئەم پێشوازیە گەرمەی کازمی بەلای چاودێرانەوە جۆرێک لە پەیامی لێ خوێندرێتەوە بۆ لای هەندێک لایەنی سیاسی. بەڵێ چوارچێوەی هەماهەنگی نزیک بوونەتەوە لە پێکێنانی حکوومەت. ئەی یەکێتی پارتی لەسەر پۆستی سەرۆککۆمار گەیشتنە چی؟ هێرۆ تا ئەم دەقەی کە من قسەی تاکەم یەکێتی و پارتی بە گوتاری سیاسیانەوە دەبینرێ کە هیچ ڕێکەوتنێکیان نەکردووە لەسەر پۆستی سەرۆککۆماری عێراق، بەڵام هەندێک زانیاری نافەرمی هەیە کە دزەیان کردووە گوایە ئەم دوو هێزە لەسەر شێوە عامەکەی چۆنێتی بەشداریکردن لە عێراق گەیشتونەتە ڕێکەوتن کە پۆستی سەرۆککۆماریش بەشێکە لەمە و لە حاڵەتێکا بێگومان پارتی دیموکراتی کوردستان هەتاکو ئێستا پێداگیرە و سوورە لەسەر ڕەتکردنەوەی بەرهەم ساڵح سەرۆکۆماری ئێستای عێراق بۆی جارێکی تر کاندید بکرێتەوە، بۆی هەندێک ئاماژە هەن ڕەنگە ئەگەر ڕێکەوتنی ژێر بەژێر ئەنجام درابێ بێگومان بەو ئاراستەیە کە ڕەنگە جۆرێک لە لێکتێگەیشتن لەسەر کاندیدێکی تر لە ئارادا ببێ، ئەم لێکتێگەیشتنێش ڕەنگە لە نێو پەرلەمانی عێراقا دوجار پەرلەمانی عێراقێک لای بکاتەوە کام لێکتێگەیشتنە بەچی ئاراستەیەک بووە و ڕێکەوتنەکە چۆن بووە، چونکە تاکو ئێستا ناوەڕۆکی لێکتێگەیشتنەکە دزەی نەکردووە. بەڵێ پامنێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیان سوپاس. زۆر دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. Rêjeya heڵاوسانê yan enflasyon giraniyê li Tirkiya ku li meha neha Êlûnê 83.45% bû gihaya bilindtirîn as di demê 24 salên borî de. Ev bilindbûn bûye sedemê bilindbûna behayên kelûpel û berhemên xwarinê ku rastewxa karîgerî kiriye ser jiyana xelkê giştiye Tirkiya. Hejmarên îsaziyên hikûmetê îro duşembê nîşan didin ku bihayê her tiştî 3% bilindtir bûye.
شارەزا دەبێژن ڕێژەیە هەڵاوسانێ یان گرانیە یا ڕاستەقینە بلندترە ژە ڕێژەیە و حکومت ڕادگەهینە ji بۆ کێمکردنا کاریگەریاوێژی یا خراپ هەلبەت حکومەتە سەرۆک ڕەجەب تایب ئەردۆگان جارەکادی ڕێژەیە قازانجان لەسەر دەینان نزم کریە. گەلۆ ئەڤ چەندێ کاریگەریە لەسەر ژیانە خەڵکی دکا و پارتین ئۆپۆزیسیۆنی چ دکن ji ئەنکارێ پامێنی دەنگی ئەمریکا ئەوب دەمیر بەمەڕە ئەیوب دەم باش ئەف ڕێژەیە کو ئەم دەبینن یا ئەنفلاسیۆنی کو هەرتی و بلند دبە یان یا هەڵاوسانی و کو ئەم دەبێژنی چاوا دیار دەبە لەسەر ژیانە خەڵکی ڕاستەوخوا. دخیل وقتجی آماجه کر رژه انفلاسیونی سازیا ستاتستیکا ترکیه سدان 83 دیار کر. لی راستی اوا 16 سال اوا 16 مه کو انفلاسیون هیچ دانکتیه هر مه بلند بیه. دیسا لی ترکیه تشکیدن جیه سازین نه رسمی جی سر انفلاسیونی خبات دکن. جوانا یکشی گروبا لیکولینی یا انفلاسیونی اناک ve reje hani ama 2 katını zede nişandı reje yani sedan 86 diyardike yani viyali da jikoya opozisyon tevahi partiyen siyasi raklen eser TÜİK'inin de Beijing ku TÜİK rastakine diyar nake jibovici rastakina enflasyonu ligori rakamen TÜİK'e beter zedeye dinav bazarın Ankara'da ji emgeriyan rasti Divê warî da me ji kesên ku hatibûn bazarê kirin û dansandinê me got yani hûn wexta ku tiştekê dikirin TÜİK ana vî reqemê anê diyar dike hûn çi difikirin? Ew dibêjin ku wisa nîne yani demekê me perek dida me yek tişt dikirî ana em nikarin dêl wî va nîva wî bikirin. Ji bo wî jî hecmarê TÜİKê rastiyê nîşan nade. بله باشه ایوب چارەسەریا و حکومەتە ئەردۆغان پێشنیاز دکە و چەند جاران جوەسا کریە و ڕێژەیە قەرزان ڕێژەیە قازانجی لەسەر قەرزان کێم دکە یعنی دیارە حیانەهاژی چ وەکو دبێژن وێنا ئالیکاری نەکریە و ئەف گرانی کێم ببە. Daxil çend roj berê Serokkomarên Tirkiye Recep Tayyip Erdoğan daxuyên ekda got ku em ê pirsgirêkê Tirkiye çareser bikin di nav vana da jî enflasyon zêdetir li ser sekînî û got ku em ê ewî daxînin xwarê. Lê rastî îro wexta ku TÜİKê rêje diyar kir tiştekî wisa diyar nabe. Dîsa serokên Partiya Devayê tedî demekê wezîrên Erdoğan yani hükümete Erdoğan da cî girtibû ew ana dibêje ku heke Erdoğan heke tu dixwazî daxînî çima da naxînî destê te kê girtî heya niha çima rawestiyay ji bo wî jî rexne opozisyonê li ser ew ê zêdetir wisa derdike pêş li rastî enflasyon her ku diçe zêde dibe. Başa çi civîna doh ya çar partîn opozisyonê derketiye? Dixilana em jî ku disekinin navenda giştî ya CHP'ye duh li vê derê civîneke bû 6 partiyên opozisyonê an jî mêza şeşkolî li vê derê civiya bû di vê civînê da encamek derket daxuyeniyek dan taybetiya vê civînê çi hema bêjim civînên berê tura yekemî bû 6 partiyan di navenda yani nav xwe da hemû partî pêşwazî kirin tura duyemîn dîsa li CHP dest pê kir di vê ew ê da encamê da tiştê ku derket zêdetir ew li ser mesela tura yekemî da ser parlamentoya bihêz an jî sîstemeka nû çit ve çinave sekinî bûn ana jî ji bo birêvebirina vê sîstemê çawa wê derbas bibe eke bibin destilat wê sîstemeka çawa birêva bibin tevahî li ser vî hate sekinandin. Belê başa niha nûçeyek heye ku serokê giştiyê CHP Kemal Kılıçdaroğlu dê seredana Amerîka bike. Ev deng çawa tê bîstin û erê hêvî heye ku Amerîka piştevaniyê li opozisyonê bike? Bi eşkereyî? Dexil ana rastî serokê CHP Kemal Kılıçdaroğlu nehê cotmehê yani wê bê Amerîkayê Washington heta 13 mehê jî wê li wê derê be him têkiliya çê bike li gel him rêxistinên demokratîk kesan di vê derê de rastî bernameka tevahî em ana nikarin diyar bikin lê ev serdan heye
لبدری ناف سیاست ترکیه آنجی راگهاندنا ترکیه دا هم تشتین گوتو بیش کرن demek beri vataku serok yani Joe Biden ne hat bu serokatiye da xuyên ekta bu gotu boku em opozisyonu arkari opozisyonu bikin û destelatiye serkar derxinin ana evana tevahi wek tiştekî taybet li ser Kılıçdaroğlu jî derdikeve pêş û Kılıçdaroğlu li derê gel Joe Biden hevdîtine çêbike çêneke tiştekî diyartine li ev hatina wî li Tirkiye tê gotu pêş kirin. Belê. Peyamê de Amerîka Eyüp Demîr ji Ankarê bi me re bû. Gelkê spas. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. آژانس نوچەیان ڕادگەهێنن کە حکومەتە ئوسترالیا بڕیاردایە 20 ژن و 40 زارۆکن وڵاتیین ئوسترالی لە کەمپێ هۆلێنان لە سووریا تایبەت بە مالباتن کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش بە وەرگرن ji ساڵە 2019 وەرە و پشتی دەرخستنا داعش ji wê herêmê ew malbat hatin negirtin û di kempêda mane. Rayedarên Kurd tim daxwaz ji hikûmetan dikin yan kiriya heta ku welatiyên xwe li welatiyên xwe xwedî derkevin û di welatên xwe de serederiyê bi wan re bikin. Gelo deselatdarên herêmê yan herêma xwe ser çi dibêjin li ser peyamê ku Avustralya wê wan welatiyên xwe wergirin. Bi me re Zana Umer peyamê dengê Amerîka li qamişlo. Zana çi deng heye؟ دم باش دخل نها لكامبا روج جو مالباتين همولاتين اوروبينا مالبات چقدارين داعشين دمينن لوي دري آمده كاريه تكرن نتني استرالينا لغوري اگاهين تكز بدهان مالباتين جنو زاروكن هولندي هروها ين ايرلندي استرالي تين آمده كرن قيد كر نافيوان تين قيد كرن و ددمك نزيك ده نهات يراغهاندن جو او كسانا كاروباري درخستنا وان و وگراندنا وان جبو ولاتی وان تکرن. بله. بله باشا وکوما دسپیکی جی گوتی که استرالیا بریار دایا وانا ورگتن. ما بس من ابو بزانم قالوا رایدارن کرد لور او فیان بهیستیا چه دکن چه ناکن چاوا یعنی او چه دیجن. جخواد چارچوبیا کوالسیونال نتویده هیزن سوریا دموکراتیک و ریوبریا خسر بردوام بتایبەتی پشتی زێدەبوونا ئاستا توندیە دناوا کامپا هۆلێ de لێ دەرێ gelek بانک هاتن kirin got daxwaz ji welatên Ewropayê kirin got hemwelatiyê xwe vegerînin da ku hinekî fîşarê li ser wan kampan ew fîşarên ewlekarî û mirovî di nava kampê de hinek barê wê li ser rêveberiya xwe ser sivik bibe divê çarçoveyê de jî desteya karê derve ya rêveberiya xwe ser di dema dawî de serdana gelek welatên Ewropayê kir û bi taybetî di dosyeya Daişê de dozekî kir û di riya koalîsyonê de jî birêka koalîsyonê jî fîşarekî pir mezin hat kirin. Diyar e got niha ev encamê wê derkevin destpêkê niha wê Avustralya, Hollanda, Irlandayê wê dest bi kişandina hemû hemwelatiyên xwe jin û zarok. Lê balkêş ev e got yani di van biryara de cihê vegerandina çekdarên Daişiyên gongirtiyên hemwelatiyên Ewropî heta niha ev ya ne zelale û ne diyar e. Em dizanin çend kes diwerne mane? Çend jin çend zaro? Belê ji xwe dema damezrandina kampa roj de yani kampa roj kambeke biçûk e beramberî kampa holê li kampa holê yani nêzîkî heftê 65,000 heta heftê hezarî 9,000 jî ji pêncî û neh welatan e. Di nava du sala de 514 malbat hatin veguhestin ji kampa holê ji bo kampa broj li wê derê hatin bicîkirin ev 500 malbat hemwelatiyên Ewropî ne bi taybetî û hin jinên Amerîkî jî lê hene. Belê. Bêguman ew bargiraniyeke mesela aborî de ji ser karbidestên herêmê û dixwazin ku ew lê welatên wan destseredî bi wan re bikirin ji alî hikûmetên wan. Spas Zana Umer peyamê dengê Amerîka ji qamişlo bi me re bû. Dest xweş.
ڤڵۆدیمیر زێلەنسکی سەرۆکی ئۆکرانیا ڕۆژی یەکشەمە ستایشی یەکەم کەشتی جەنگی کۆرڤێتی هێزی دەریایی ئۆکرانیای کرد. زێلەنسکی ئاماژەی بەوەش کردووە ئۆلێنا زێلەنسکی خانمی یەکەمی ئۆکرانیا بۆ مەراسیمی نمایشکردنی ئەو کەشتی کە لەلایەن تورکیاوە بە نێوی سەرکردەی پێشووی ئۆکرانیاوە دروستکراوە چوە بۆ ئەستەمبوڵ. ئەو گوتیشی یاریدەدەرە باڵاکانیشی لەگەڵ نوێنەرانی کۆمپانیای بەرگری بایکاری تورکیا کۆبوونەتەوە. ئەو کۆمپانیایە درۆنی بەرقداریشی دروست کردووە کە لەلایەن لەشکری ئۆکرانیاوە زۆر بەکاردێت. و یەکەین تانکن ئۆکرانیا شەڕێ هێزین رووسی دیکن لە هەرێما دۆنباس تەڤیک و هەوڵین کرەملنێ ji بۆ لکاندناوی هەرێمێ و چەند دەڤرین دیên دۆروبەر بە عەردی رووسیاوە ئەو شەڕی لە نێزیک باژارێ باخمود دیکن یê herêma Donbas di jêr kontrola hêzên Okranî de neha û ew gelek nêzîkî Sunûrê digel Luhanskê ye ku hêşta di jêr destê hêzên Rûsî de ye. Serbazên Ukraynî dibêjin wan dest bi ser çend tankên Rûsî de girtiya û wana jî di şeran de bikartînin. Piraniya sivîlên bajarê Baxmûd derketine piştî bombarankirinên ji meha şeş Xizîranê were. 5 kilometran li Bakurî wî bajarî û li dorûberên Lîman hêzên Ukraynî piştketinên baş bi dest xistina û çend dever ji dagirkirina Rûsya rizgar kirine. فڕۆکەوانە تایبەتەکانی کە لەگەڵ گروپی بەهاناچوونی ئاسمانی ئۆکرانیا کار دەکەن هەوڵ دەدەن کەرەستەکانیان بە جوانی بگەێنە ئۆکرانیا. بەشی رووسایی دەنگی ئەمریکا چاوی بە بەشێک لەوانە کەوتووە و ئەمەش چیرۆکەکەیانە. نزیکەی 300 فرۆکەوانی تایبەت لە ڕێکخراوێکی فریاکەوتنی ئەڵمانیاوە بە ناوی فریاگوزاری ئاسمانی ئۆکرانیا هاوکاری دەگەینە هەردوو هاوڵاتیانی مەدەنی و سەربازانی ئۆکرانیای بەشەڕهاتوودا. فرۆکەوانانی ئەڵمانیا یەکەمین باری یارمەتیان گەیان، بەڵام لەو کاتەوە فرۆکەوانەکانی وڵاتانی دیکە لە نێوانیاندا فرۆکەوانەکانی ئەمریکا و لەو هەوڵانەدا بەشدار بوون. تا ئێستا تیمەکە زیاتر لە 700 گەشتی ئاسمانی ئەنجامداوە. ئەمڕۆ هەندێک هاوکاریمان گەیاندە ئۆکرانیا. شانازێکی گەورەیە بۆم کە دەرفەتی یارمەتیدانم هەیە و خۆشحاڵ دەبم کە بە بەردەوامی ئەم کارە بکەم. فرۆکەوانی خانەنشین جۆن بۆن لە فلۆریدا تەواوی مانەکانی 7 و 8 بەسەر برد لە فرینی فرۆکەکەی لە نێوان ئەڵمانیا و پۆڵندا بۆ گەیاندنی پێداویستی پزیشکی. شۆفێری خۆبەخش هەن کە دێنە بەردەم فرۆکەکان پێداویستیەکان دەگوازنەوە بۆ پاسە بچووکەکان و دواتر ڕاستەوخۆ لیان نەخڕن. سایە بەرەو نەخۆشخانەکان لە ئۆکرانیا دەچن یان بۆ نەخۆشخانەکانی گۆڕۆپانی شەڕ بە درێژایی بەرەی پێشەوە. هەروەها فرۆکەوانەکانی دیکە پەنابەری ئۆکرانی و کارمەندانی سەربازیان گواستۆتەوە بۆ ئەڵمانیا کە پێویستیان بە چارەسەری پزیشکی هەیە. فرۆکەوانەکان پێویستیان بە هەندێک شارەزایی هەیە بۆ ئەنجامدانی کارەکە. لێستادا نزیکەی 15 برادەر هەن کە ناویان تۆمار کردووە بۆ فرین کەمێک ئاڵنگاریە بۆ ئەوان چونکە دەبێت فرۆکەکە لە ئەمریکاوە ببیتە ئەو دیوی باکووری ئەتلەسیەوە بۆ ئەڵمانیا بۆیە ئەو کارە بۆ هەموو کەسێک نابێت. هەروەها خاوەنکارانی ئەمریکاییش هەنگاویان ناوە وەک پاتریک شێروێن بەڕێوەبەری جێبەجێکار لە گۆسن کە کۆمپانیاکەی ساردکەرەوەی بەخشیوە ئەوەی بە وزەی خۆر کار دەکات بۆ یارمەتیدانی گواستنەوەی پێداویستی پزیشکیەکان. ئەوان دەیانزانی ئێمە ئەم ساردکەرەوانە دروست دەکەین کە بە وزەی خۆر کار دەکەن کە زۆر ئاسانن بۆ گواستنەوە و بۆ کارەبا. پاتری تایبەت بەخۆیان هەیە و دەتوانن بە سەرچاوی جۆراوجۆر کار بکەن. بەڵام شێروێن دەڵێت ئاستەنگەکان زۆرن. دیموکراسی لە بەرامبەر ئۆتۆکراسی. ئێمە بازە ڕژێمی نەوت دەکەین لە بەرامبەر تەکنۆلۆژیای پاکتر لە دوا ڕۆژدا. ئێمە بازە دەسەڵات دەکەین لە دەستی خەڵکدا لە بەرامبەر دەسەڵات بۆ چەند کەسێک کەواتە بۆ ئێمە ئەوە جۆرێکە لە هەوڵێکی زۆر فەلسەفی بۆ خاوکردنەوەی پوتن بۆ ئەوەی ڕازگۆ بین و کاری دروست بۆ ئەو کەسانە بکەین کە شایانی باشترینن. هەردوو شەروێن و بۆن دەڵێن پلانیان نییە هەوڵەکانیان خاو بکەنەوە بۆ یارمەتیدانی ئۆکرانیا و بەردەوام دەبن لە گەشتکردن لە گەیاندنی هاوکاری و بەخشینی ئەو ئامێرانەی کە دەتوانن جیاوازی بهێنە ئاراوە. شایان پاشا، دەنی ئەمریکا، واشنگتن. کەمپی جوداخوازانی کەتەلۆنیا کە پشتیوانی لە جیابوونەوە لە ئیسپانیا دەکەن و یادی 5مین ساڵی ڕیفراندۆمەکەیان دەکەنەوە دەڵێن ڕیفراندۆم هەنگاوێکی دروست بووە لە نێوان خۆیاندا دابش بوون لەسەرەوەی کە دواتر چی بکەن. به هزاران کتالونیان جداخواست روژا شنبه کمبونج بو بیرانینا 5مین سالوگرا رفراندوما سربەخۆبوونێ یاکۆ بە بلندترین تەفگەر بۆ جودابوونێ ji ئیسپانیا هاتیە دیارکردن. Tenim l'obligació de defensar el mandat de l'1 d'octubre. Li sermeye ku em erkê xwe yê yekê cotmehê picih bînî. Berê 5 salan me sindoqên dengdanê parastin.
me pe awayekê ve şartê rêxistin kir da ku pişt rast bikeyn di dema dengdanê da pusûle û sinûqên dengdanê nahên dîtin. Em wê heftiyê li dibistanan nivîstîn. Tiştê ku me berê 5 sala dest pê kirî, hêşta jî nehatiye yek kirin. Girîng e em her sal salvegera yekê cûtmehê li bîr bînîn. دنگدانا 2007 جلای دادگاه بلندی اسپانیا ندستگیری هات را گهاندن. جبر به هفچونن دیگل پولیسان ینکو زوربه آوان سرکفتی نبوند هولند از بسرداگردنا صندوقین دنگدانه دا. دنگدارن جدا خواست برایجه اگامازن سرکفتن. لپرانی اگامازن یا کتالونیان جبومان ها دیگل اسپانیا لمالن خومان جبر کو پارتین سیاسین دیگل یا گردن دنگدان بایکوت کرن. شێوەی سەرخەبوونە کەتەلۆنیا تم di پرۆسە دایە lê xelek ji biryarên piştevaniya xweseriyê yên serokê niha bêzar bûne. پارلمانتارین جدا خازن کتالونیا دنگدانا ریفراندومه جبو راوکرنا را گهاندنا سربخوبون 27 جود ماه 2017 دا بکار اینان یا گوچ پیشگیریکان افنتوایی به دست نخستی. حکومت اسپانیا یکسر دزدانا سر حکومت هرمه و برپرسین ویم پای بلنج کار درخستن. گەل بە ئاوایەکی دیموکرات دەنگ دەدا و ئەم بەسەر دکەون و حکوومەت ڕێزێ لەمە ناگرێت تشتێکی ناکە هەفتوو تاوانبار دکن و تشتێکی ناکن. روژا شنبه بشک جدا خازان دروشم اراگونس دست جکاربر ده بکار اینان جدا خازن تونتراو پلان اراگونس یا کجا اسپانیا دخوازید گوره به رفراندوم که دستیرداری بهده کرن به دست بردانج انجام رفراندوم 2007 داد دانن. هاتین مای دنگ امریکا واشنطن. استرامبیجا موزیکا پاپ گلشن کوتی ناسکرن به مادونا ترکیه نها راستی جزای زندان دباو گلک کس دی بیجن اف حولکا اردوغان جبو دابین کرن جبو سپاندنا دا صلاتا اولی بری هل بجارتنان جه ترکیه ما اف راپورتیا. Müzikşen Gülşen yek ji Stranbêja herî navdar ya müzîka pop ya li Tirkiyeyê. Ji ber müzik, cilûberg û piştgiriya xwe ya LGBT Gülşen bi gelemperê mîna Madonnaya Türk tê naskirin. Lê piştî ku vîdeoyekê wê ya taybet hat weşandin ku tê de henekê xwe bi dibistanên olî dikir, Gülşen hat darizandin û ket girtîgehê. Gülşen demeke dirêje dibe armanca İslamiyan. Ne tenê ji ber awayê ku ew hunera xwe dike yan jî cilûbergên wê ew ji ber piştgiriya bo tevgerên LGBTQ jî dibe armanc. Girtina Gülşenê bu sedema nerazîbûnên berfireh û bo berdana wê kampanyayeke neteweyî hat darxistin. Wezareta Derve ya Amerîka ser girtina Gülşenê fîkarên xwe diyar kir. Gülşen di dawiyê de hat berdan. Lê darizandina wê didome û ger ji ber teşvîqkirina nefreta olî suçtar were dîtin, ew ê rûbirûyê cezayê girtîgehê bimîne. Serokê Tirkiye Tayyip Erdoğan jî di gotareke xwe ya giştî de piştgirî da darizandina Gülşenê. Dema ku bo hilbijartinan ji kemtirî saleke maye û Erdoğan di rapirsînan de paş de xuya dike, çavder dibêjin dibe ku Erdoğan dixwaze bingeha xwe ya olî xurt bike. Vê havînê Karbidestên Türk gelek festîvalên müzîkê jî li serenserê Tirkiye qedeqe kirin. Bi îdaya ku ew exlaqê civanan xira dikin. Festivaller oluyor. اف فستیوالانه جبو پیشسازی دری پاره پرن نه تنه جبو هنرمندان بو کزن کو لپش پرده جی دخبتن ده دمن داویه دا 20 فستیوال هات نبطال کرن کو افش مارک مازنه جبو چه جبو ناسنامه اتنیکی یا جنرینا سیاسی هنرمند یا جبو شوازا جلوبرگن هنرمند گجن. Festivalên müzika popê ku gelek caran bi 10,000 kes beşdar dibin li heremên konservatîv yên Tirkiye jî têne darxistin. Ev festîval dibin ahengên wek ne tenê bû sîmbolîzekirina şêwazek cuda ya jiyanê. Lê di awayê van konseran da carna mirov dirişman jî diavêjin. Kombûnên bi vî rengî ku newek civînên opozisyonê ne, lê dengek heye. Parvekirina hindek nerazîbûna heye.
لەگەل هەڵبژارتنین ساڵا پێش و ئەنفلاسیۆنا ji سێدی سێت پسپۆر dibêjin ku denkderên ciwan bo serketina Erdogan xeteriya herî mezin çê dikin. Piraniye mezin ya ciwanên li Tirkiye niha bereva jî ji sîstemeke xurt ya bi yek zilamî. Sîstemeke demokratîk ya piralî dixwazin ku ev yek beşê baş e jî. û beşê duyem yê baş jê nûçeyan ew e ku heştê sedî zêdetir giringiyê didin azadiya derbirînî berî her tiştekî din. Gülşen di meha cotmehê de ew ê derkeve pêşdadgehê û dozger daxwaza cezakirina wê dike. Pispor dibêjin ku biryarekê wiha ew ê ser bingeha konservatîv ya Erdogan bandoreke baş bike. Lê dibe ku ciwanan pirtir ji wî dûr bixe. Dema ku hilbijartin nêz dibin û ji xwe ciwan bi gelemperî nerazîbûnên xwe bi rengekî berbiçav diyar dikin. Ji bo raporta Dorian Jones, Özlem Yasak, Dengê Amerîka. ئازیزان لێرەش داهاتینە کۆتایی بەرنامەکانی ئەمڕۆمان تا کاتێکی تر لەگەڵ سڵاوی من هێرۆ زەنگەنە و هاوکارم دەخیلی شەمۆ شاد وەختەوەربن. بەدوعا.